ئەمێژ سەڵاو و ڕێز بۆ هەمولایەک و گەلێک بەخێر بن. گەورەتان کردم کە ئەو شانسەمان دەبێت لە خزمەتی ئەوەی بەڕێزدا باسی پرسێکی گرنگ بکەین وەکو پرسی سیاسەتی گەشە بە گشتی و سیاسەتی گەشەی ئابووری بە تایبەتی. ئەمن وای لێ دەکەم کە بابەتەکە بتوانین بە خێرایی بە بەشەکانی دەستپێکیدا پێدا بڕۆین کە گەیشتینە بەشی سێهەمەکەی کە بەشی ئەوەی کە پێشنیارە لێوێدا زیاتر ڕادەوەستین. نازانم دەنگ باشە دێ؟ پێشتر لە هەموو شتێک دەمەوێت ئەوەی ئەرز بکەم کە پرسی سیاسەتی ئابووری مناقشەیەکی زۆر بەربڵاو و زۆر لایەنە، مناقشەیەکی زۆر علمیە، مناقشەیەکی زۆر تەکنیکیە، مناقشەیەکی تئۆریکە، مناقشەیەکی ئیمپریکە. ئێستا لە دنیای ئەوڕۆدا هەرچی زانکۆی دنیا کە چاو لێ بکەن یان ناوەندی لێکۆڵینەوە لەگەڵ ئەو مناقشاتە بەردەوامن کار دەکەن و ئەو مناقشاتە بەردەوامشە. جا بۆیە زۆر گرنگە کە بە تەوازۆەوە نزیکی ئەو فرسە بین. ئەم بۆ خۆم ئیدعای ئەوەم نییە کە ئاخر قسەم لەسەر بەحسدا هەیە، بەڵام هەنگاوێکە هەمومان دەزانین لە سەدەی 16دا ئەوەی کە زانابوو لە هەموو شتێکیشدا زانابوو. نمونەی هەرە ناسراوەکەی جۆن لاک مەسەڵەن یەک لەوانەی سەدەی 16 لە هەموو بابەتێکدا کاری دەکرد و دەستی دەڕۆشت. لەو سەدەیەدا دیسیپلینی ئاکادمیک لە یەکتری جیان نەبوونەوە. لە 17 و 18 ئەوانەدا وردە وردە دیسیپلینەکان لە یەکتر جیا دەبنەوە و ئەو ڕەوتە بەردەوام دەبێت هەتا نێزیکەی 1950-60ەکانیش کە دیسیپلینەکان خۆیان لە یەکتری جیا دەکەنەوە. بەڵام پاش ساڵانی 80 دیسان دەگەڕینەوە سەر ئەوەکە بە نەوەکی باشتر کە کار دەبێ ماڵتی دیسیپلینەر بێ و کار دەبێ کاری حەرەوەزی هەمولایەک بێ و دەبێت لە چەندین ڕوورا بڕۆی بەرەو لێکۆڵینەوە و تێگەیشتن لە پرسێکدا. جا بۆیە هەموو دیسیپلینەکان فەلسەفەیە، ئوربان ستادیزە، سیاسەتە، سۆسیۆلۆژیە، ئابووریە، هەموو دەبێت دەست لە ناو دەستی یەک پێکەوە کار بکەن بۆ کە بتوانن. ئەمن ئەوەی تێدەگەم سەرەڕای ئەوە مەدخەل و دەروازەیە کە ئەمن دێمە ناو ئەو مناقشەیە بیناغەکەی لەسەر دێمۆگرافیدا مەسراوە. ئەگەر ئەوەم بۆ جێبجێ بێ ئەو مناقشەیە سێ بەشی دەبێ. یەکەوەیە کە لەبەرەوەکە من باسی کوردستان دەکەم، هەرێمی کوردستان دەکەم، دەبێت لە کۆنتێکستی کوردستان تێبگەین. لەو کۆنتێکستەکە دەمانێت باسی ئەو سیاسەتی تێدا بکەین. لەوێدا دێمۆگرافی خاڵێکی گرینگە بۆ کە بتوانین لە کۆنتێکستی مناقشەکەمان تێبگەین. ئەوە کە بە درێژخایەن کە چاو لێ دەکەی بۆ 5 سەدە 4 سەدە 10 سەدە زۆربەی وڵاتان بە دێمۆگرافیەکەیانەوە ئەتو دەتوانی تەشخیصی ئەوەی بدەیت کە ئەو وڵاتانە بە گشتی ماکرۆ کامە کۆسبەکان دێتە بەر ڕێگایان و تواناکانی ئەو وڵاتە ئەو میلەتە چەندەیە و لە پێریۆدی جیاوازدا. زۆر گرنگەکە لە ڕوانگەی دێمۆگرافیە و چاوڵە دەستنیشانکردنی سێ گرفتان گرفتە خاڵیدە و هەمووی ئەو مناقشەیە لە کوردستاندا زۆری ژمارەی هێزی کار و دەرهاویشتەکانی لە پەیوەندی لەگەڵ پەروەردە کواڵیتی هێزی کار، سیستمی فینانس سیستمی فینانس، سیستمی
فاینانس سیستمی فاینانس سیستمی بانکی خاڵی سێهەمەکەی کە زیاتر تەرکیزی لەسەر دەکەین خاڵەکانی یەکەم و دووهەم خێراتر پێدا دەڕۆم سیاسەتی گەشەی ئابووری وڵاتە لە سیاسەتی پێشنیار بۆ سیاسەتی گەشەی ئابووری وڵات ئەمن زیاتر لەوە کە باسی ئەوەی بکەم کە چی دەبێت بکرێ باسی ئەوەی دەکەم کە چۆن دەبێت بکرێ ئەوە دوو دابەشکردنێکی گرنگە دەواازەی چونە ناو ئەم بابەتە دێمۆگرافی وڵاتە بە واتای پێکهاتەی تەمەنی دانیشتوان دێمۆگرافی گشتینە پێکهاتەی تەمەنی دانیشتوان ئەمە بۆ گرنگە لەبەر ئەو دەلیلە سادەیە ئەوەش سیکلی ئابووری ژیانی تاک یعنی پێم وایە ئەوەش کار دەکات یعنی ئینسان مرۆڤ هەتا 15-16 ساڵی کۆنسومنتە بەکاربەرە لەوە بەوڵاتر دەبتە بەرهەمهێنەر دەگاتە تەمەنی کارکردن پاش تەمەنی 65 دیسان دەکەوێتە تەمەنی کۆنسومنت کە دەبێت خزمەتی پێ بکرێت ئەو منتیقە سادەیە سیکلی ئابووری ژیانی تاک بریاردەرێکی یەکجار زۆرە ئەگەر لە ئاستی وڵاتاندا حسابی بۆ بکەین ئەگەر لە ئاستی میلەتاندا بۆ حسابی بۆ بکەین دانیشتوانی وڵاتانیش وڵاتی فەقیر هەژار جنوبی سەهارا بۆ نمونە ئەوانان کە زۆرینەی دانیشتوانیان کۆنسومنتن وڵاتانێک کە گەشەی ئابووری گەورە دەکەن ئەوانان کە زۆرینەی دانیشتوانیان لە تەمەنی کاردان وڵاتانی ئوروپا ئێستا خەریکە ئەو بەشەیان زیاتر دەبێت یان ئەتوو بارکورسی مناڵت هەیە کە ئەلامەتی هەژاریە لە وڵاتاندا یان بارکورسی پیرەکان و ئەوانەی تەمەن لە سەرەوەی تەمەنی 65 ئەوە بزانی دیارەوە ئۆکەی ئێکۆنۆمیک لایف سایکل ئەو ئابووری ناسی ئیتالیە کە لە هاروارد کار دەکات فرانکۆ مۆدیگلیانی ئەم ڕەوتە کە زۆرینەی دانیشتوان مناڵن پاشان زۆرینەکە دەبنە دەگەنە تەمەنی کارکردن پاشان زۆرینەکە دەبنە پیر ئەو هەرەمی تەمەنیانە بۆ وڵاتی جیاواز مەسەڵەن ئەوە تەرکیبی تەمەنی دانیشتوانی وڵاتی ئێرانە ئەوە یەمەنە زۆرینە مناڵن ئەوە عێراقە دەبینی کە ئەوانەی کە لە تەمەنی کاردن ئەلێرە بە وڵاتت زۆرینەیان لەو خواردە بە تایبەتی منداڵ و گەنج ئەوە ئی کوردستانە لە کوردستان دەبینین لە یەمان لە سەرترە باشتر چووە پێش بەڵام مەسەڵەن لە ئێران نزمترە جارێک منداڵەکانمان ئەوەندە کەم نەبووە کە گەنجەکانمان زۆر زیاتر بن بەڵام ئەو تێپەربوونی دێمۆگرافیک جوولەی کردووە ئێستا بزانین لە بەنسبەتی ئوروپا ئێستا حسابیان کردو لە کراس کانتری ئەوە نیە بۆ هەموو وڵاتەکان کە چاو لە ئەو ئامارانەیان کردووە کە بانکی جیهانی لە بەردەستیدایە decline of labor force ئەوانەی کە لە تەمەنی کاردان لە 2015 هەتا 2050 نێزیکەی 62 میلیۆن لە هێزی کاری ئوروپا کەم دەبێت لە 2015 هەتا 2050 65 ساڵان و سەرەوەتر پیرەکان نێزیکەی 45 میلیۆن لە ئوروپادا زۆر دەبن ئەوە ئەو گۆرانە چەلێنج و تەحەدای گەوری دموگرافیکە کە ئوروپا ئێستا لەگەڵی توش بووە ئەگەر ئەوەی بینینە بۆ وڵاتێکی وەکو ئیتالیا چاوی لێ بکەین دەبینین لە 2015 دا
15 تا 24 ساڵان 5.7 میلیۆنن پیرەکان 6.8 بەڵام لە 2050دا پیرەکان دەبنە 12.6 میلیۆن لە ئیتالیادا باڵقورسیەکی یەکجار زۆر گرانە ئەوە کارتێکەری هەیە لەسەر سیستمی خانەنشینی کارتێکەری هەیە لەسەر GDP داهاتی سەر ئەوە داهاتی گشتی وڵات ئەوە کارتێکەری هەیە لەسەر سیستمی بیمە و دڵنیایی ئەوە کارتێکەری هەیە لەسەر گۆڕانێکی ستراکچرالی گەورەیە ئێستا لە ئەوڕۆی ئوروپادا 5.3 کەس کە لە تەمەنی 5.3 کەس کە لە تەمەنی کارکردندا کار دەکەن و یەک پیر بەخێو دەکەن لە 1980 2015 3.3 کەس کار دەکەن لە تەمەنی کاردان و دەبێ یەک پیر بەخێو بکەن لە 2050دا 1.7 کەس کە لە تەمەنی کاردان دەبێ یەک کەسە گۆڕانێکی یەکجار زۆر گەورەی دێمۆگرافیکە کە ئەو وڵاتانە تووشی دەبن بۆ ئەوە کە ئەوەی 1970 ئوروپا بۆ خۆی بپارێزێ یان ئەوەی 33ەکەی بۆ خۆی بپارێزێ ئاستی ڕفاه لەو وڵاتەدا ئەوانەی کار دەکەن ئەوانەی سوود لە نەتیجەی کارەکان وەردەگرن دەبێت نێزیکەی 1 میلیۆن کەس لە ساڵدا وەکو پەنابەر یان وەکو ئەوەی هێزی کار دەبێت بێنە ناو ئوروپا کە ئەوەش یەکجار زۆر زەحمەتە یەکجار زۆر تەحەدایەکی گەورەیە لە بەرامبەر وڵاتانی ئوروپا کە دەگەڕێینەوە کوردستان ئەو هێرەمی دێمۆگرافیەمان هەیە لە کوردستاندا ئەو بارپرسیە ئەو تەحەدا گەورەیە بەعەکسەوەیە لە کوردستاندا دابینکردنی ژیان خوێندن پەروەردە ئابووری بۆ مناڵ و بۆ گەنجەکانە کە تەحەدای گەورەیە لە وڵاتی ئێمەدا ئەو تێپەربوونی گۆڕانی تەمەنیەکەی مەسەڵەن 2003 کە چاو لە سیستمی لە پێکهاتەی تەمەنی شارەکانی خۆماندا دەبینی زۆر ئینترێسانت کە شار هەتا شار فەرق دەکات ئەو تەحەدا گەورەیە کە وڵاتانی ئوروپا ئیشارەمان پێکرد لەگەڵی ڕوبەڕوو دەبن لە چەندین ساڵی ڕابردوودا و ئێستاش عەکسەکەی لەسەر وڵاتی خۆمان دروستە ئەوەش ئەوەیە کە تەحەدایەکی یەکجار زۆر گەورەمان لە بەرامبەردایە لە ڕوبەڕووبوونەوە دەگەڵ خواست و ویست و دابینکردنی ژیان و ئابووری بۆ گەنجەکان و بۆ مناڵەکان ترانزیشنی دێمۆگرافیک ئەو تێپەربوونی دێمۆگرافیکە کە چاوی لێ دەکەین لە 3 شاری کوردستاندا 2003 ئەوە هی ئەو دەمەیە دەبینی سولەیمانی هەولێر دەهۆک هەر سێیان فەرقیان هەیە جیاوازن لە یەکتری و ئەو جیاوازی دێمۆگرافیانە ئەمە لە سیاسەتی کۆمەڵایەتی لە سیانی ڕۆژانەشدا لە نێوان ئەو سێ شارەدا دەبینین کە دەتوانێت بتە فاکتۆرێک بۆکە لەو جیاوازیانە حاڵی بێت ئەو گۆڕانی دێمۆگرافیکە ئەمەی دەڕۆین بەرەو زیادبوونی زۆربوونی ژماری دانیشتوانی کوردستان کە مەسەڵەن 2041 بە ژێرەی ئەو پرۆگنۆسا دەگاتە نزیکەی 7 میلیۆن کەس کە ئەمە 2006 نزیکەی 3.9 دانیشتووی کوردستانمان هەبوو ئەو بەشە ئەوەندەی زیاد دەکات لەو ساڵانەدا ئەوە هەر ئەوەیە ئەوەش ساڵ چەند ساڵ بە چەند 5 ساڵ بە 5 ساڵ کە چۆن لیبر فۆرس ئەوانەی کە لە تەمەنی کاردان لە کوردستاندا زیاد دەکەن ئەوە لە ڕوویەکرا هیوای ئەوەمان دەداتێ کە دەتوانین گەشەیەکی ئابووری گەورە بکەین ئەوکە ئەو لیبر فۆرسەمان زۆر دەبێت هێزی کارمان زۆر دەبێت ئەگەر پێرا بکەین و پەروەردەیکەین ژماری زۆربوونی هێزی کارە و ئیداری ئەو هێزی کارە 400,000 پاشان 300,000 پاشان 200,000 پاشان 300,000 ئەوە
تحدي قوري برامبر كومالقاو سياسة آبوريو إداري ولات كردستان ترندي گشتي لولاتاني كالحالي گشستان دندا اوه كلو سي باشا كشتوكال لحمو يانو او ترندي گشتي نيبنتوية لحمو يانو برو كمي دروا باشي سيرفيس برو زوربون دروا باشي پیش سازيش و جوري ولاتان گشتكو پیگي خوي هيا بلام دابزينشي دقال خوي دينه لبر سكلي آبوري برهمكان كأو باش دتوين باسيك ليبر فورس أو هذا كلا كردستان هي هذي كاري كردستان نزيكي 59% بجوري Iraqi Knowledge Survey 2011 لدروي بازاري كاردان يعني نبدوي كاردغرن نا كاردكن لبازاري كاردان تيل بوينت تيلي لناو بازاري كاردان يان كاردكن يان بدوي كاردغرن لو هذا رادي composition of labor force education يعني بكاتي خندواري هزي كار باو نوعيا اواني شين نخندوارن شواري كي قوريا سرطاي سورة كانن دبلوم زرت اوي ديكاش نزان را كورتر چاولا داتايا دكي دبيني 81% هزي كاري كردستان يعني 81% لو 40% يان نخندوارن يان حتى بوليشش يان خندو يعني كواليتي هزي كار لكردستان يكجار زور لخواريا تحدايشي قوري في سياسة آبوري كردستان لو هي 40% که ارز ما کردن که لناو بازاری کردن 17% underemployed يعني يعني دچنا کار نکن هلا ادارات دانشتون يعني اوه که خدنیش زور يعني هي کارکا بکاری وانای underemployed شاید لسادش يعني unemployed يعني بدی کار دارن کاری يعني لری تمانی را او دو گروپ همان هی که گروپی اینترسانت لناو دموگرافی کردستان دا 5 تا 4 سال کن که سرمایه کی زور ترخان دکره بوان و 15-20 سال کن 5 تا 4 سال کن همو کاتک بنو ایک رکابری آوان دیکن لاند پریچر یک لو آبوری ناسانی هاروارد که زوری کار لسر او بابتانا کردووە بە تایبەتی لەسەر پەیوەندی پەروەردە خوێندن دەگەڵ گەشەی ئابووری وڵاتان کواڵیتی خوێندن پەروەردە لە زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە لە حاڵی گەشەدان کواڵیتەکەیان یەکجار زۆر لە خوارێ کە چاوی لێ دەکەی لە نێزیکەوە کارتێکەریەکەی چییە دەرهاوشتەکەی چییە دەبینی لە ماکرۆدا هیچ پەیوەندیەکی پۆزیتیڤ و باش نییە کە ئەگەر پەروەردە زۆر بوو ئابووریش بەرەو پێش بڕوە بەڵام لە پەیوەند لە ئاستی میکرۆدا کە مەسەڵەن مناڵێک دەرس دەخوێنێ ئەو نێدەچێتە مەکتەب مناڵەکە زیرەکتر دەبێت باشتر دەبێت کۆگنێتیڤ پێش دەکەوێت دەتوانێت کار بکات بەڵام لە ئاستی ماکرۆدا کارتێکەریەکەی پۆزیتیڤ نییە ئەوەش دەگەڕێتەوە سەر لێرە ڕادەینە سەر کواڵیتی خوێندن لێرە ڕادەینە سەر کواڵیتی پەروەردە جا کواڵیتی پەروەردەش ئەگەر هاتوو وەکو سیستمێکی ئیزۆلۆ لە دەرەوەی ئابووری کوردستان چاوت لێ کرد ناگەی ئەوە کە بەشە ئەگەر باش بێ یان ئەگەر باش نەبێ تەئسیری چی دەبێ ئەگەر دەیهێنی وەکو بەشێکی ئینتیگرە لە ئابووری کوردستان چاوی لێ دەکەی ئەو دەمێت تەجروبەی وڵاتانی جیاواز نیشان دەدەکات
ئەگەر ئابوووریەکەت پرۆدکتیڤیتێت و ئاستی بەرهەمهێنانی لەسەر بێ وەکو ئەو وڵاتانی سەرکەوت و ژاپۆن و کوریا و تایوان و دەتوانێت پەروەردەی گشت ئەو ینی سەرمایەدانان لەسەر پەروەردەش دیرێکت نەتیجەی پۆزیتیڤی هەبێت بۆ گەشەی ئابووریش. Investment is made in a low productive policy environment, the return will be low. جا بۆیە پرۆداکتیڤیتی کۆمەلگا ئابووریەکە یەکجار زۆر گرینگە بۆ کە ئەو سەرمایه‌گوزاریەکە لەسەر پەروەردە دەکەی بتوانێت وەڵامی پۆزیتیڤت بداتێ بەرهەم و نەتیجەی باشت بداتێ. جا بۆیە سیستمی پەروەردە کە چاوی لێ دەکەین دەبێت وەکو بەشێکی ئینتگرەی ئابووری وڵات چاوی لێ بکەین نە وەکو شتێکی جیا. The contribution of educated economic growth depends not only on the supply of educated labor, expanding out. جا بۆ ئەوەکە ئەو پەروەردەیە بتوانێت کارتێکەری باشی لەسەر ئابووری وڵات هەبێ بۆ گەشەی وڵات هەبێ ئەوەیە کە لایەنی دیماند بۆ هێزی کاری پەروەردەکراو دەبێ بچتە سەری. ئەگەر لایەنی دیماند لە خوارێ بێ و لایەنی خستنە ڕووی هێزی کاری پەروەردەکراو هەر زۆر بێ و هەر زۆر بکە. ئێستا لە کوردستان ترێندی سەرەکی ئەوەیە کە لە 2003 کە کورد دەستی بەزاری گەشتووە هەموو سەرمایه‌گوزاریەکان و هەموو کارەکان لە لایەنی خستنە ڕوودایە. ئەوە لە هەموو شارەکان زانکۆ ساز دەکەین تواناسازی سوزانم هەموو منداڵ دەبێ بچنە مەکتەب و هەمووی لەسەر لایەنی خستنە ڕوودا بووە. ئەوەی کە کەمە ئابووری قورسایی دەکەن لەسەر ئابووریش و ئابووریش دێنیتە خوار ئەو لایەنی دیماندەکەیە. بۆیە دەبێ کە باسی پەروەردە دەکەین دەبێ وەکو بەشە بازارێک چاوی لێ بکەین. یعنی دەبێت لەس ئەو بینەمای ئەساسی خواست و خستنە ڕوو چ پەروەردە بێ چ تەندروستی بێ چ هەر بەشێکی دیکەی کۆمەلگا ئەو فۆرمولە بنەڕەتیە دەبێت وەکو بناغی بیرکردنەوە بیگرێ خواست و خستنە ڕوو. ئەوە خاڵی ئەساسی کاری ئێمە ئێستا لە کوردستان. یعنی تەرکیزی سیاسەتی کوردی ئێستا دەبێت لەسەر ئەوە بێ بەرزکردنەوەی خواست بۆ هێزی کاری پەروەردەکراوە. ئەگەر ئەوە کرا بەرزکردنەوەی خواست گۆڕانی ستراکچرال و گەشەی فاندەمێنتاڵەکانیش لەگەڵ خۆی دێنێ. ئەو دەمێ پەروەردە دەبێتە شتێکی پۆزیتیڤ پەروەردەی چاک و بەرزبوونەوەی خواست لە بازاردا دامەزران و موچەی چاکمان دەدات. ئەگەر سەرمایه‌گوزاری لەسەر ئەوە بکەین هەموو بەشەکانی دەگەڵ خۆی هەڵدەستێنتەوە. بۆیە تەرکیز دەبێت لەسەر ئەوە. ئەگەر لەوەدا سەر نەکەوین نە گۆڕانی ستراکچرالمان بۆ پێش دێت نە گەشەی فاندەمێنتاڵەکان سیستمی پەروەردەش ڕۆژ بە دوای ڕۆژ دەبێتە بۆ خۆی دەبێتە بارگرانێکی گەورە لەسەر ئابووری و لەسەر سیستمی ئیداری کوردستان. ئاکامی سناریۆکە ئەگەر سەرکەوتو نەبین هێزی کار ڕوو لە کەرتی گشتی دەکا. ئێستا مەسەڵان ترێندی گەورە ئەوەی کە خوێندنی خلاص کرد ڕوو لە دامەزران لە لای حکوومەتەکە لە لای دەوڵەت سیستمی مشەخۆری و کلیانتالیزم ئەوە لایەنێکی زۆر گەورەی مەسەڵان لە مناقشاتی سیاسی کوردستاندا زۆر باوەکە کلیانتالیزمی دەبەستنەوە یەکسەر بۆ مەسلەی نەفت. بناغیەکی ئەساسی کلیانتالیزم لە وڵاتی ئێمەدا ئەو مەسلەی دامەزراندنی خەڵکە لە کارتی گشتیدا. هەر هیزبێک هەر وەزیرێک بۆکە پەیوەندی خۆی باشترکە خەڵک دادەمەزرێنێ ئەخرەکەش بۆ خۆمان تەجروبەی خۆمان ئێستا دیارە گەشتی نەچوو. هێزی خوێندەوار لەو وڵاتانەدا لەبەرەوە کە ڕەکەبڕایەتی نییە خواست لە خوارێ لە بازاردا ئەو هێزە دەبنە هێزێکی دانی درۆدریک ئابووریناسێکی هارڤاردا
ناوی ناوە educated parents چەتەی خوێندەوار یعنی ئەوانش دەکەونە سەر جانی ئەو میلەتەوە ئەوەنێ هەر کەسە بە ئەنواعی نۆ ئەو وڵاتە زەرەری پێدەگەێنن گەشەی وڵات هەتمەن دادەکەوێت سوودی خوێندن ڕوو لە کەمی دەکات یعنی ئێستا خوێندکارێک دەڵێ ئەمن هەرچی بخێنم موچەکە هەر 500 وانێ ئەدی بۆ بخێنم یەک لە هۆکارەکانەوەیە کە ئێستا بتوانی تۆزیح ئەوەی بدەیت کە بۆ خوێندکارەکان مەسەڵ زۆر لە مامۆستاکانم برادرم هەیە دەڵێن خوێندکار حەز لە خوێندن ناکە خوێندکار چما حەز لە خوێندن دەزانێت بخێنێ نەخێنێ ئەوە بێ ئەوە بێ ئەوە بێ ئەوە بێ هەر 500 600 دلارەوەنی موتیڤاسیۆن دادەکەوێت پاشە سیستمی پەروەردە کوالیتی خۆی لەدەست دەدا لەو خاڵەدا یەک پۆینت زۆر گرنگە ئێستا هەموومان دەزانین سیستمی پەروەردە چۆنە و هەمووشمان دەزانین چەندە مشکلێ هەیە وڵا ئەوەی کە ئەو مشکلێکی ئەوڕۆهەیە ئەوە مشکلە ئەساسیەکە نییە مشکلی هەر ئەساسیەکەی ئەوەیە کە ئەوە خەریکە وەکو تۆپێکی بەفری هەر گەورەتر دەبێ و گەورەتر دەبێ کەلەکەبوونی مشکلەکە لە کوردستاندا داهاتوەکەی لێل دەکە ئەوە خەتەرە ئەگەر سەرکەوتوبین بەڵانسی نێوان خواست و خستنە ڕووجێکی دەبێت بازاری کاری ناحکومی گەشە دەکە داهێنان ڕێکەبەرایەتی جێگیر دەبێت خوێندن بە سوود دەبێت یعنی ئەگەر زۆر زەحمەت کێشم چاک بخێنم کاری باشترم بەدەست دەکەوێت پارەی باشترم بەدەست دەکەوێت خوێندن دەبێتە هۆی گەشەی وڵات ئەگەر ئەوە نەبێ خوێندن دەبێتە هۆی داکەوتنی وڵات چی بکەین بۆ پەروەردە گۆڕانی ڕادیکال لە ستراکچەری پەروەردەدا دەبێت بکرێت لە ستراکچەری گشتی پەروەردەدا بەرگای پەرەپێدانی خوێندنی پیشەیی لە وڵاتانی OECD ئەوانەی هاوکاری ئوروپا خوێندنی پیشەیی لە 15% ڕاهەیە هەتا 65%. یعنی مامناوەندەکەی نزیکەی 50% پاش سنفی نۆ پاش پۆلی نۆ دەچنە خوێندنی پیشەیی لە کوردستانی ئێمە کە ئەو هەموو گەنجەمان هەیە و بەڕاستی فێویستمان بە خوێندنی پیشەیە خوێندنی پیشەیی 4% زۆر کەم ئەو بەشەی دەبێ گۆڕانێکی ڕادیکال تێدا بکرێت گەشەی پەروەردە دەبێتە بەشێکی ئینتیگرال لە ئابووری و سیاسەتی گەشەی ئابووری لە خوێندنی باڵادان لەسەر بنەمای پرۆگنۆسی بازاردا جێی خوێندین دابوون بکرێت ئەوە خاڵێکی زۆر گەورەی ڕێفۆرمە لە خوێندنی باڵادا لە کوردستان کە لە خوێندنی فەلسەفەدا لە خوێندنی سیاسەتدا ئەو ساڵ 100 خوێندکار وەردەگرین پێویستیمان بە 100 خوێندکارە پرۆگنۆسی ئێمە بۆ 8 ساڵی دیکە ئەوەیە کە لە خوێندنی سیاسەتدا 100 خوێندکارمان دێت ئەو دەبێت ئەو خوێندکارە کە دیانەوە ئەوەی بخێنن ڕێکەبەرایەتی دەکەن باشترین خوێندکارەکان دێنەژوو ئەوانە کە ئینترێسەیان هەیە ئێستا بەفیرتەوە ئێستا زانکۆ دیاری دەکە کێ لە چۆچی بخێنن ئەو سیستەمە ناتوانێت وەڵام دەربێت ئەگەر هاتو خوێندنی پیشەیی گەشەی پێدرا 50% 60% خوێندکارانی ئێمە پاش فۆلی نۆ چوونە خوێندنی پیشەیی باری زانکۆکان یەکجار زۆر کەم دەبێت زانکۆ مەجالێکی بۆ دەکرێتەوە کە بتوانێت ڕێفۆرم لە ناوخۆیدا پێک بێنێت دەموگرافی فینانس گەشەی ئابووری دەرهاویشتێکی دیکەی گرنگی ئەو باری دەموگرافی ئێمە ئەوەیە کە زۆرینە لە کارتی گشتیدا دادەمەزرێن هۆکاری سەرەکی سیستمی کلێنتەری موچە کەمە نەبوونی موچە کە ئەگەر هاتوو 80% ئەوانەی کە کار دەکەن موچە خۆرم 500 دلاریان وەرگرت ئەوان ناتوانن پاشەکەوتیان هەبێت ناتوانن پاشەکەوتی بانکیان هەبێت حسابی بانکیان هەبێت کە ئەگەر ئەوە نەبوو دامەزراندنی سیستمی بانکی و سیستمی فینانس لە وڵاتانی کە لە حاڵی گەشەدان developing countries لەوێدا زۆر زەحمەتە لەبەر خاتری ئەو هۆیە کە ئەگەر ئەوە نەبوو کردیت دەپس یعنی چەند لە سەدی خەڵک حسابیان هەیە لەکەم بانک پاشەکەوت دەکەن ئەگەر پاشەکەوتیان نەکرد دامەزراندنی سیستمی فینانس لەوێ زۆر زەحمەت دەکەن نەسوورانی پارە
money supply بۆ بازار دابینکردنی پارە بۆ بازار 75% بەدەستی بانکەکانەوە دەکرێت ئەگەر بانک نەبوو ئەو پارەی 75% پارەش ناسوورە لە ناو بازاردا ئەگەر نەسوورە ئەو دەمێ ئەزمەی ماڵی دەبتە ئەزمەیەکی قەیرانێکی ستراکچراڵ ئەوەی هەردەگەڵت دەبێت قەیرانی ماڵی دەبتە بەشێکی ستراکچراڵ و فێکهاتەیی ئابووری وڵات ئەستانبوونی گەشەی کارتی تایبەت بۆکە گەشە بکە پێویستی بە فینانس و بە بانکە بتوانێت بچێت قەرز وەرگرێت بۆ فرۆشەکانی خۆی بە کاری خۆی فێشخە ئەگەر سیستیمی بانکی نەبوو کارتی تایبەت ناتوانێت دروست بێ ناتوانێت قەرز وەرگرێت ناتوانێت پرۆژەی هەبێ و گەشە بکە لەو پەیوەندیەدا داستانەکەش ئینترسانت ئەوەیە هێزی کارت هەیە پارێکی $500 هەیە ناتوانێت لە بانکدا حسابی هەبێ کە نەیتوانی حسابی هەبێ ناتوانێت سیستمی بانکی دابنێت کە نەتوانی سیستمی بانکی دابنێت دامەزراندنی دێمۆکراسی زەحمەت دەبێت لە نووسینی ماستری من لە 2008 لە زانکۆی ئۆپسالا ئەو وڵاتانە کەیس ستادیز بوون نمونەی وڵاتەکان بوون کە چاوەمان لێ کرد کۆڕلیشن پەیوەندێکی دەقیق هەیە لە بینی پلورالیزم پارتیسیپیشن بەشداری خەڵک و ستاک مارکت تۆتەل ڤالیو بۆ ئەو ئابووریانە کە بانک بیست نین و لەسەر ستاک مارکتن یعنی دەست پێڕاگەیشتنی خەڵک بۆ سەرچاوەی ماڵی پەیوەندیەکی پۆزیتیڤ و دیرەکتی هەیە لەگەڵ ئەوەکە چەندە ڕادەی بەشداری سیاسی و چەسپاندنی پلورالیزم جێی خۆی دەگرێت پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە لە کۆمپیتیشن ئیندێکس ڕقەبەرایەتی و هەبوونی ڕقەبەرایەتی لە ژیانی سیاسیدا لەوێشدا هەروایە پەیوەندیەکی پۆزیتیڤ هەیە لە کردیت دێپس ئەند دێمۆکراتیزیشن کردیت دێپس مەسەڵان چەند لەسەدی خەڵک حسابی بانکیان هەیە ئەوە پێی دەڵێن کردیت دێپس عمقی پاشەکەوت و حسابی بانکی پەیوەندیەکی دیرەکتی هەیە لەگەڵ پرسی دێمۆکراتیزاسیۆنی وڵاتەکە یەک لە وڵاتانێکە زۆر سەرکەوت و دەرکەوت وڵاتی شیلی بوو کە پاشان 2009 بوو بە ئەندامێکی تازەی وڵاتانی OECD مەسەڵان 66% لە ئیکوادۆر 66% ئەو دانیشتوانە کە سەرەوەی 18 ساڵن 55% لە کۆلۆمبیا 65% لە پێرو مەراکۆ گشت ئەو وڵاتانە چەند لەسەدی خەڵک حسابی بانکیان هەیە پاشکەوتیان هەیە یەکجار زۆر گرنگە بۆ کە سیستمی بانکی دابمەزرێت دەستی خەڵک بگاتە فینانس سەرچاوەی ماڵی و بەوەشەوە بێمینەت بن لە کلیانتالیزم بۆ کە ئەمن کە دەبێت خانووەکەم ساسکەم پێویست نەکە بچمە لای هیچ هیچبێک بۆ خۆم بچمە بانک پارە قەرز وەرگرم خانووەکەمانەکەم سەربەست دەبم لە دەنگدان لە هەڵبژاردننی سیاسیدا یەکجار زۆر گرنگە بۆ پرسی دەموکراسی لەگەڵ هیومەن دێڤڵۆپمنت پەیوەندێکی دیرەکتی هەیە کەوا بوو دەمۆگرافیەکەی چاومان لێ کرد دەمۆگرافی هێزی گەورەی کارمان دەداتێ دەمۆگرافی ژماری زۆری مناڵمان دەداتێ ئەوانە تەحەدیاتی پێشبڕووی ئێمەن مەسەلەی دەمۆکراسی و مەسەلەی فینانس هەمووی ئەوانە دەرهاوشتەکانی ئەو بارودۆخە دێمۆگرافیان کە هەمانە ئەوانەی بەچی دەبێ چارەسەر بکەین بە بەرزکردنەوەی لایەنی خواست ئەوە بەچی چارەسەر دەبێ بە سیاسەتی گەشەی ئابووری کە دەتەوێت لە وڵاتدا پیادەیکەوە گەشەی ئابووری چییە و چۆنە و چ دەکرێت ڕووی گەشەی ئابووری لە دوو خاڵاندایە یەکیان ئەوەی کە هێزی کارەکەت بگوازیەوە بۆ کارێکی بە بەرهەمتر پرۆداکتیڤیتی لەسەرتر بێ دوو
ئەوەیە کە فاندامنتاڵەکانی وڵاتەکە گەشەی پێ بدەیت. فاندامنتال چییە؟ هەرچی کە پێشکەوتنی کۆمەلگای هەمووی لەو فاندامنتاڵەندا جێ دەبێت. یاساکانت باشترکەی، ئەنستوشەکانت باشترکەی، سەرمایەی مرۆییت گەشەی پێ بدەیت و بەرزیکەیەوە. بۆ چوونی جیاواز هەبووە لەسەر سیاسەتی گەشە پێدان ماوەیەکی زۆر دەوڵەت بە بەرپرسی سەرەکی سیاسەتی گەشە پێدان و ئیداری ئابووری وڵات دادەندرا. ماوەیەکی دیکە بازار بە تایبەتی لە ساڵانی 80دا دەوری گرنگ لە ساڵانی 90 بەوڵاتر دەوری گرنگ دەدرێت بە دەوڵەت جارێکی دیکەش بە پارتنەرشیپ و شەریکایەتی لەگەڵ کارتی تایبەت. دەوڵەت دەتوانێت دەوری بەرچاو بگێرێ. ئەزموونی وڵاتانی ئاسیا ئەوان تایگرز ئەوە بوو ئاکتۆری بازاری سەرەکی داهێنان و دابینکردنی خواستە لە بازاردا پارتنەرشیپی نێوانیان بەکەلکە. تەجروبی ئاسیا ئەوەمان پێدەڵە کە دەوڵەت دەتوانێت دەور بگێرێ پاشان بازارەکە داهێنان دەکە و خواست دەباتە سەر و بۆیەشا بازار و دەوڵەت دەبێ هاوکار بن و شەریک بن پێکەوە کار بکەن. مەرجی سەرکەوتن سیاسەتێکی کۆکەرەوە لە ژیانی چالاکی ئابووریدا، سیاسەتێکی کۆکەرەوە لە ژیانی سیاسیدا. لێرەدا نمونەوان هەیە کە ئەمریکای لاتین لە ڕووی ئەوەکە لە ڕووی سیاسیرە خۆی کردەوە. ئەسڵ هەمویان زۆربەی وڵاتەکان لە دیکتاتۆریات و حکومی ئەسکەری و شتیوانە جاتیان بوو، بەڵام لە ئابووریدا نەیانتوانی بیکەن. ئوروپا بۆیە سەرکەوتووە هەتا ئێستا کە لە هەردوویاندا کردویەتی، یعنی لە هەم لە مەیدانی ئابووریدا هەم لە مەیدانی سیاسیدا قوڕکاری تێدا نییە. مەیدانی کارەکە لە وڵاتانی مێنا ئەوانەی شەرق الئەوسەت و باکووری ئەفریقا لێوێدا لە هیچیان دەسەر نەکەوتون، نە مەیدانی ئابووریەکە ئەوڵا بووە، نە مەیدانی سیاسیەکە ئەوڵا بووە. بۆیش ئەو وڵاتانە ناسەرکەوتوو بوون لە تەجروبەی چەند ساڵی ڕابردووی خۆیاندا. وڵاتی چین لە ئابووریدا خۆی کردوتەوە، بەڵام لە سیاسەتدا خۆی نەکردوتەوە، مۆنۆپۆلی حیزبی کۆمونیستی ڕایگرتووە. لە تورکیەشدا هەروە سیاسەتی پاشان کە دەگەینە سەر سیاسەتی گەشەی ئابووری چۆن ئەم کارە لە وڵاتی جیاوازدا دەکرێت. سیاسەتی هەر وڵاتێک بەرهەمێکی خۆماڵیە، سیاسەتی هەر وڵاتێک ئاکام و پرۆداکتی ئابووری سیاسی ئەو وڵاتەیە. بۆیشە دەوری ئاکتۆرەکانی ئەو وڵاتە و مێژووی ئەوانە یەکجار زۆر گرنگە بۆکە دەتوانی بگەیە کامە سیاسەت لەو وڵاتەدا لە وڵاتەدا دەبێت، بڵام لە وڵاتێکی دیکەدا نابێت. بۆیە سیاسەتی ئابووری گەشە پێدانی هەر وڵاتێک سایزی تایبەت بەخۆی هەیە. سیاسەتی هەر وڵاتێک دەبێت لە پرۆسەی کەشف و دۆزینەوەی مەیدانیدا ببیندرێتەوە. لە پرۆسەی کاردا دەبێت ئەم خاڵانە لە بەرچاو بگرین. بەڵانسی هێزی نێوان ئاکتۆری جیاواز، بەڵانسی نێوان دەستەڵاتی یاسایی و دیفاکتۆ، ئەوە خاڵێکی یەکجار زۆر گرنگە. دەستەڵاتی یاسایی و دیفاکتۆ ئێستا گوند هەیە، ئاغای تێدایە، ئەتو بێبێ ئەو ئاغای ناتوانین لەوێ کار بکەین. وانێ هیزبێک لە فڵان جێگادا پێگەی بەهێزی هەیە، ئەتو بێبێ ئەو هیزبە ناتوانین لەوێ کار بکەین. ئەو خاڵانن کە وا دەکەن کە سیاسەتی گەشەی هەر وڵاتێک بۆ خۆی دەبێتە تایبەتی خۆی. ئەگەر مەسەڵەن ئەمە لە ئەزمەی پارلمانی خۆماندا چەند مانگ لەوێ پێش ئەو چەند کەمان لێ ڕوون بووە کە دەستەڵاتی یاساییش دەکە، دەستەڵاتی دیفاکتۆیش دەکە، ممکن بەشێک لە مشکلاتەکەمان هەل بوو بێت. پرۆسەی ئەکمولەکردنی دەستەڵات و دیتنەوەی کۆمپرۆمیس کە سیاسەت دەتەوێت دابنێ، یانی دەتەوێت لە بینی چەندین بەرژەوەندی جیاوازدا بگەیە نقطەیەکی مشتەرەک، وانێ نقطەیەکی هاوبەش، یعنی لەسەر کۆمپرۆمیس ساغ دەبێتەوە. ئەو کۆمپرۆمیسەش ناتوانێت بکەیت ئەگەر هەموو بەشەکان نەناسی، ڕابردوویان نەناسی، نفوذ و قودرەتی دەستەڵاتیان نەناسی. سیاسەتی پێشنیارکراو
ئەو سیاستانە کە ئێستا بۆ گەشی ئابووری پێشنیار دەکرێت یەک ئەوانەیە کە مەسەڵەن بانکی جیهانی پێشنیاری دەکا، IMF پێشنیاری دەکا، UN پێشنیاری دەکا، لە کوردستاندا تا ئێستا ڕاند پێشنیاری کردووە و بەڵام ئەگەر بمانەوێت کاتەگۆریزیان بکەین زۆربەی زۆریان یان گشتیان لەسەر بنەمای ئەو پرۆگرامن کە بە ناوی تەفاهمی واشنگتۆن ناوی دەرکردووە، تێگەیشتنی واشنگتۆن. سیاسەتی گەیشتنی وڵاتی هەر بەرهەمی فڕۆسی کەشف و دۆزینەوەیە. لێرەدا دوو کاتەگۆریە، یەک ئەو سیاسەتانن کە لەسەر بنەمای تێگەیشتنی واشنگتۆن ساغ دەبنەوە، دەتوانین بیان گەڕێنەوە. یەکیش ئەو سیاست تازەیە کە ئێستا پێشنیاری دەکەین، ئەوەی سیاسەتی گەشەی وڵات وەک بەرهەمی پرۆسی کەشف و دۆزینەوە. ئەنی هەر وڵاتە بۆ خۆی دەبێت بەدوی ئەوە بێ سیاسەتی خۆی ببینێتەوە، ناتوانانی لەسەر ئەساسی ئەوانە کار بکەیت. دانی رودریک لە 2007 سیاسەتی پیشەسازی بۆ سەدەی 21 یەک لەو کەسانێکی یەکجار زۆر ئاکتیو ئەو ناقشێ بردووتە پێش. تێگەیشتنی واشنگتۆن کۆنسنسوس ئەوە تێرمێک بوو کە لەلایەن جۆن ویلیامز لە 1970 دامەزرا، چەند خاڵێکیان بۆ دانا، زۆرتر زیاتر مەبەستیش IMF و ئەوەی بانکی جیهانی ئەوانش هەموو وەریان گرت. ئینیسیال لە دەستپێکدا ڕووی کۆنکرێت لە وڵاتانی ئەمریکای لاتین بوو. ئەوانە ئەو دەخاڵەیان هێنای گۆڕ کە ئەگەر هەر وڵاتێک کە لە حاڵی گەشەکردندا ئەو دەخاڵانە جێبجێ بکە، ئەو وڵاتە سەر دەکەوێت دەتوانێت گەشە بستێنێ. تاکیدی سەرەکیان لەسەر بەشی دارایی بوو، بودجە بوو، لەسەر ئابووری مارکت ئێکۆنۆمی دەبێ هەبێ و پاشان بەرووی دنیای دەرەوە دەبێ کراوە بی بۆ ئەوە کە بەتایبەت لە پەیوەندی دەگەڵ سەرمایه‌گوزاری دیرەکتی بیانیدا. ئەو ڕەخنەیە کە لەو بۆچوونی واشنگتۆن کە ئێستا پاشان بووتە 20 خاڵ و پاشان بووتە 30 خاڵ و پاشان بانکی جیهانی و IMF ئەوانە هەموو پەیرەوی دەکەن، ڕەخنەی ئەساسی کە لەوان دەگیرێت چییە؟ ئەوەی کە بۆچوونی وان پریزامتیڤە، یعنی پریزانتیڤ لە پێشدا وایان فەرز داناوە ئەتوو ئەگەر ئەو دەخاڵانە جێبجێ بکەی نەتیجەکەی دەبێتە ئەوە بێ ئەو کە چاو لە وڵاتەکە بکەن، یعنی شتێکی ئەوەیە گشتیە. فەرزێک دادنێ چاوەڕانی ئەوە دەبێت کە نەتیجەیەکی کۆنکرێتی لێوەرگرێ. ئەگەر هاتوو کە تەجروبەش وای نیشانداوە، ئەگەر هاتوو سەر نەکەوت دەڵێن باشە لەو دەیانە هەموو جێبجێ نەکردووە، وانێ دووی ماوە یان دوود نەتوانێت جێبجێ یان یەکێکی کەم هێناوە بۆی سەری نەگرتووە. بۆچوونی بەرامبەر بەوی بۆچوونی دیاگنۆستیکە وەکو پزیشکێک کە نەخۆش دێتە لای تو، وڵاتەکەی دێنە لای تو، دەڵێن کاکە ئەو کوردستان فەرمە ئەوە دەردی لەکوێیە، دەڵێن نازانم با فەحسیکەم بزانم دەردی کوێیە. دیاگنۆستیکە بۆیشە ئەوە تەقریبان دابەشکردنێکی یەکجار زۆر باشە بۆ ئەو کارانەکە ئەو پێشنیارانەکە بانکی جیهانیەوان هەیەە و بۆ ئەو مۆدەلە تازەیە کە پێشنیار دەکرێت. ئەوەش ئەوەی کە دەبێت بکەویە ناو پرۆسەیەکی کەشف و دۆزینەوە و بە دواتە چوندا بزانی لە کوردستان گرفت لەکوێیە. ممکنە ئەو گرفتێکە لە کوردستان هەیە لە پاکستان وانەبی، یا مثلا لە بانگلادێش وانەبی، یان لە وڵاتێکی دیکە هەر وڵاتیشتی خۆی هەیە، گرفتی خۆی هەیە. ئەو گرفتە دەبێت بدۆزرێتەوە، ببینرێتەوە. پێشنیارەکانی واشنگتۆن ئەزموونی کوردی هەر کەم لەم خاڵانە بە خۆیان دروست و باشن. ئێستا ئەگەر چاو لە یەک بە یەکی خاڵەکانی واشنگتۆن بکەین، ئێکۆنۆمی یان بە مانتیقی ئێکۆنۆمی خاڵی دروستە، بەڵام مشکلەکەیان ئەوەی کە مەشروتن
بۆ کە لەوەدا سەرکەوی دەبێ ئەوەش بکەی بۆ کە لەوەدا سەرکەوی دەبێ ئەوەش بکەی بۆ کە ئەوە مەشروتن و دەبێت یەکتری کامل بکەن گرفتی سەرەکیان ئەوەیە کە مەرجدارن پێشداوەرین پێشتر لەوە کە چاوڵە نەخۆشەکە بکەن دەڵێن ئەوەیە تایبەت بە وڵاتی تایبەت نین و گشتین لیستەکە دوور و درێژە بەو کوالیتی هێزیکارەوە کە ئەمە باسمان کرد 81% هێزیکاری ئێمە ئاوە لاوازە ناتوانێت ئەو خاڵانە جێبەجێ بکەیت ئەو پرۆگرام پێشنیارکراوە ممکن نییە کە بتوانێت سەر بکەوێت نمونە ئایف مەسەڵەن دەڵێ ئەگەر هاتوو کارەکانی حکوومەتت تایبەتی کرد کە ئێستا باسی دەکرێت لەو دوو سێ ڕۆژ ڕابردوودا من لە تەلەڤیزیۆنش دەگوێم لێ بۆ کە بەرپرسانی ئێرە باسیەوە دەکەن خەرجی یاساکانی حکوومەتت کەمتر کرد هەڵاوسانت کۆنترۆل کرد دابینکردنی پارە بۆ بازارت کۆنترۆل کرد نرخەکانیش سەربەست بکەی ئەو دەمێ ئەگەر هەمووی ئەوانە بکەی ئەو دەمێ سەرمایەگوزاری دەرەکی ڕوو دەکاتە وڵاتی تۆ ئەو پێشنیارەکە کارەکانی حکوومەت پریڤاتیزە بکەیت لە وڵاتێکی وەکو ئێمەدا تەجربەیەکی زۆر باشەی دەورانی یەلسینە لە دەورانی یەلسیندا ئەو پێشنیارەکرا ئاکامی بوو بەوەکە لە رووسیا کە تەواوی دەوڵەتیان بە تاڵان برد دەوڵەتیان بە تاڵان برد لە بەرامبەر ئەوەدا پوتین کە هات بەشێکی زۆری لەوانی لێیاندا سەربەت سامانی دەوڵەتی گەڕاندەوە بەشێک زۆر لەوانە کە وڵاتەکەیان بە تاڵان برد بوو سامانەکانی حکوومەت هەمووی گەڕاندەوە بەرژەوەندی گشتی لەو جوورە پریڤاتیزەکردنە کاردان بە کارتی تایبەت بەرژەوەندی گشتی دەخاتە مەترسیەوە خزمەتگوزاریەکان زۆر ممکنەکە نەگاتە هەموو کەس بەداخەوە ئێستا لە کوردستانیشدا ئەم هەوڵە هەیە ئەوە فکرێکی باش نییە کۆنترۆلکردنی هەڵاوسانمان پێ پێشنیار دەکەن بە چی دەکرێت بە بانکی ناوەندی دەکرێت بە سیاسەتی بازاری کار دەکرێت ئەم دوانەش لە کوردستاندا نین بەڵام هەر ئێستا بانکی جیهانی ئەو پێشنیارانە بۆ ئێمە دەکات ئێستا کارێکی خراپ کە دەکرێت لە کوردستان ئەوە دەخالەتە لە کۆنترۆلی نرخەکاندا ئەوانە نمونەی ئەوان کە ئەوەی کە ئەوان کتویانە ئەگەر ئەمە لە کوردستاندا بکەین نەتیجەی عەکس وەردەگرین ئێستا دێنە سەر ئەوە کە چۆن بکرێ بۆ چوونەکانیش مازانی گرفتی پێشنیارەکانیش مازانی لە کوردستاندا دەبێ پێشنیار ئەوەیە بڕۆکراسیەکی بە پیشەسازیکردنی وڵات دابمەزر ئەو پێشنیارێک ئەمە چی بکە ئەم بڕۆکراسیەکە بەرپرس دەبێت لە گەشەی ئابووری وڵات دەگەڵ ئاکتۆری بازار ئەنواعی ئاکتۆری بازار دەکەوێتە پرۆسەی دیالۆگ پاش دۆزینەوە ئاگاداربوون لە توانایەکانی یەکتر و لە کەمایەتیەکانی یەکتر یعنی ئاکتۆرەکانی بازار لە حکوومەت و دەوڵەت حاڵی دەبن چی کەمە خاڵی بەهێزی چییە دەوڵەتیش لەوان تێدەگات لەو پرۆسەیەدا دەگەنە سەر ئەنواعی پرۆژەی کارکردن و دەستنیشانکردنی کۆسپەکان کە بۆ ناتوانن کار بکەن بۆ چارەسەری ئەو کۆسپانە دەبێت چی بکەن پێکەوە دەتوانن پرۆگرام دابنێن بەرنامە دابنێن کار بکەن لێرەدا حکوومەت کە دێ بەشدار دەبێ حکوومەت بەریگای شەریکاتی سەربەخودی خۆیەوە دێ بەشدار دەبێت لەو پرۆژانەدا لەو کارەدا لەگەڵ ئاکتۆرەکانی بازار پاشان کە دانیشتون و ڕێککەوتن پرۆژەیەکی گەورە ساز بکەن و بەڕێککەون دەبینن هیندشتیان کەمە کە بە شەریکاتی کوردی و بە حکوومەتی کوردیش ناکرێ تەکنۆلۆژیە کاپیتاڵێکی گەورەترە زانستێکی گەورەترە ئەو دەمێ
توانای مالی و زانستی دەرەکی و شەریکاتی دەرەکی وەکو شەریک دێننە ناو ئەو مەجموعەی هاوکاریکردنە. ئەوە ئەو پێشنیارەیە کە ئێستا بۆ بەرێوەبردنی سیاسەتی ئابووری گەشەی وڵات لە کوردستاندا هەمان. ئەگەر هاتوو ئەمە ئەوەمان کرد ئەو دەمێ لەو پرۆژەیە کە پێکەوە ڕێک دەبکەون کە نمونەی مەسەڵەن هەرە گەورەکەی لەو نمونە بەرچاوەکان کە زۆر باسکراوە لە ئەدەبیاتدا گوڵی ئۆرکیدەی تایوانە، ماسی سووری شیلیە کە لەوێدا لەسەر ئەساسی ئەو مۆدلە کاریان کردووە. ئەو دەمێ بە جۆری ئەو مۆدلەکە ڕێککەوتووی ئەو پرۆژەیە کە ڕێککەوتووی دەبینی کامە یاساکان دەیە بگۆڕدرێ. ئۆکەی حکوومەت لەباری یاساکاندا هەڵدەدا، دارشتنی یاسای پێویستە، پشتیوانی دارایی چۆن بکرێ چۆن نەکرێ ئەوە دیار دەبێ، دارشتنی عەقدی دامەزرانە. ئەمە لەو پرۆژەیەدا کە مەسەڵەن لە شوێنێکدا ڕێککەوتن 5 چالاکی بازار دەگەڵ حکوومەت کارێک بکەن، لەو کارەدا عەقدی دامەزران جێگیر دەکەین. یەک لە خاڵەکانە کە ئستراتیژیک دەبێت لە کوردستاندا هەمان بۆ ئابووری کوردستان کار ڕێکخستنەوەی ستراکچەری موچەیە. پاشە موچە چەندی بۆچیە چەندی بۆچیە چەندی بۆچیەوە نیە بیمەیە ئەوی دیکە ئەوی دیکە ئەوی دیکە ئەو سیستمە تازانە کە استراتیژیک دەبێ هەمان بێ لەناو ئەو پرۆژەیەدا دادرێژی. گواستنەوەی هێزی کار لە کارتی گشتیرە بۆ ناو ئەو شەریکاتی تازانە کە ساز دەکرێن کە دەتوانی هێزی کار لە کارتی گشتیرە بگۆزێنەوە و ڕێکخستنی پەروەردەی پێویستە. لەو پرۆژەیەدا دەڵێن ئەمە 20 ئاسیستەنتی لابراتوارمان پێویستە. ئەو خوێندنی فیشەیە دەبێتە بەشێکی ئینتیگرە لەو پرۆژەیە. لەوێدا خوێندنی فیشەیی وردە وردە دێتە ناو. دارشتنەوەی سیستمی باج، هەم باجی داهات هەم باجی شەریکات. لەو پرۆژە کۆنکرێتدا دەتوانی سیستمی باج و سیستمی باجی شەریکات لێوێرە دەست پێ بکەی دابمەزرێنی. باو جۆرە ئەتو دەتوانین مۆدلێکت هەبێ ئەو مۆدلە پرۆژە بە پرۆژە لە ڕووبەری جوغرافیای کوردستاندا بڵاویکەوە. بەو نوع بتوانیت لە ناو سەراسەری ئابووری وڵاتدا ئەوە چمان دەداتێ هاوکاری شەریکاتی چالاکانی بازاردا بین دەکات. ئێستا مەسەڵەن زۆر شەریکە هەن، هەر کەسە بۆ خۆی شەریکەی خۆی هەیە و کەس لەگەڵ کەس کار ناکات. پرۆژەیەکی وا کۆردیناسیۆن کە حکوومەت کە دێتە ژوور کۆردیناسیۆنەکەی ئاسانتر دەکات. ئەو کۆردیناسیۆنە وا دەکات کە شەریکات بتوانن پێکەوە هاوکاری بکەن. کۆنتراکتی نێو شەریکات جێگیر دەکات، گۆڕانی یاسایی پێویست دابین دەکات و تەواوی ئەو شتانە کە دەبێت لە ئابووریەکی پێشکەوتوودا هەبێ دەتوانین لەو پرۆژەیەدا جێگیریکەی و پرۆژە بە دوای پرۆژە لە ئابووری کوردستاندا بڵاویکەوە. چێ ئەم کارە بکە ئەو بڕۆکراسیەیە کە کتمان ئێستا دابەشبوونی خەڵک لە کوردستان لەو 5-6 کلۆسترەدایە لەو ناوچانەدا. یعنی دانیشتن و قسەکردن لەگەڵ چالاکانی بازار لێرە، کۆکردنەوەی وان، کۆردنەکردنی وان و بۆ کار ناکرێت. مثلا کەس ئێستا لەوێ پارەی هەیە، کەس لێ فکرشی هەیە، کەس لەوێ ئیدەشی هەیە. لە کۆبوونەوە و لە دانیشتنی ئێرەدا لە ڕێککەوتن لەسەر پرۆژەکان لێرەدا ئەتوانیت کۆسبەکانی بازار دیاری بکەیت، پرۆژەی پێویستی دابنەی هەموو پێکەوە شەریک بی، دەوڵەت و بازار پێکەوە شەریک بێ، تەوای ئەو سیستمە تازانش لەو کارەدا جێگیر بکەیت. بەوەوە بۆ خۆت وەکو وڵاتی خۆت وەکو کوردستان ببیە خاوەنی سیاسەتی گەشەپیدانی ئابووری ئی خۆت تایبەت بە خۆت ممکن لە وڵاتێکی دیکەدا کار نەکەن. دەبێت کۆستپەکان بناسین، ئەوانە کۆستپەکانمانن تا هەدای گەورەی سەر ڕێگامان ئەو شتانەی کە باسمان کرد مەسلەی هەرە گرنگ کەلەکەبوونە. ئێستا لێرە شتێکی دیکەش ئاخر دەمێ خەبەر خۆشەکەتان لێ بشارمەوە.
جا خبری خوشیه خبری خوش سیاست آبوری همو آنیه دتوان ریگا باید تریب کنم استا اولی که سیاست دا جمعن لیده به بطای بطری سیاستی باشور دا باسی سربخویی باسی حفیمانانا باسی اولی که کرده بیت دولت علی ودا خالق زور گرینگه بول سیاست دتوانی مانه فش کوتن مانه به لبرکه دتوانن فشتمان پی ببستن dependable باشه لآبوریج دا و که سیاست کش من سر پیوه دبل آبوریج دا دنیای دروا و خلچی خوما بتوان پشتمان پی ببستن او دوانا مکمل یکترین کامل کروی یکترین اولش خبر خوشکه اگر هات شو استا لپرسی سر بخوی کردستان دا براستی هنگاوی برو پیش بنین و مسئله سر بخوی و مسئله دولت لآبوریش دا دتوان زور آسانکاری من بوبکا یک لو آنه اوه که دتوان بانکی ناواندی من هبه دتوان درابی خو من هبه دتوان شخصیتی حقوقی دامپین راو من هبه لکوملگاین لیف دولتی دا و کنترولی حلاف سام کین زور دستکوتی تری آبوری مالتان آوا زور سپاس بخیر